هەڵبەتە دیارەمەوەی چەند ساڵە گۆشەگیرێکی تند لەسەر ڕێبەری گەلان هەیە. ڕێگە بە پارێزران و ڕێگە بە خانەوەدە و پارێزران نادرێت سەردانی بکەن. ئەمەیشە لە دەرئەنجامی ئەو سەرکەوتنە گەورەی کە لە ڕۆژاوای کوردستان بەدەست هاتووە و لە چیاکانی کوردستان بەرخودانێکی بێوەنە گەرێلەکان دەبینرێت. بۆیە هەر کاتێک گەلی کورد دەگاتە بە سەرکەوتنی زیاتر و پرسی کورد دەچێتە قۆناغێکی نوێ گۆشەگیریەکان سەر ڕێبەر ئاپۆ زیاتر دەکرێت. بۆیە پێویستە لەسەر گەل خاوەندارێتی لە ڕێبەری گەلان بکات و دژی ئەو گۆشەگیرێ بۆستێتەوە چالاکیەکان زیاتر بکەن و بشتێنە سەر شقامەکان و هەڵوێست بنوێنن تا گۆشەگیرەکە سەر ڕێبەر ئاپۆ هەڵدەگیرێت و ئازادی جەستەیی بەدی دێت. بێگومان وەکو دەزانین کە بۆ ماوەیەکی زۆرە ڕێبەری گەلان عەبدوڵڵا ئۆجەلان کە لە زیندانی ئیمرالیدا هیچ هەواڵێکی نییە و پارێزەرانی و بنەماڵەکەی چەندین جارداوە پێشکەشەکەن لەسەرەوەی کە چاویان پێ بکەوێت و ئەگەیان لە ڕەوشی تەندروستی ڕێبەر ئۆجەلان بێت تاوکو ئێستا نەیانتوانیوە نە چاویان پێ بکەوێت نە هەواڵێک لەسەر ڕەوشی تەندروستی ئەو بزانن. بێگومان وەکو ئەزانین کە لە ئێستاشدا هەواڵێکی مەترسیدار لەسەر ژیانی ڕێبەر ئاپۆ بڵاو بۆتەوە وەکۆی کە دەزانین کە ڕێکخراوی جیهانی CPT بۆ چەندین جار داوای بینینی ڕێبەری گەلانی کردووە، بەڵام تاوەکو ئێستا نە بەیاننامەیەکیان بڵاو کردوێتەوە نە لێدوانێکیان داوە لەسەر ژیانی ڕێبەر ئاپۆ. بێگومان ئەمەش گەلی کورد و گەلانی ئازادیخواز دەخاتە گومانەوە لەسەر ڕەوشی ڕێبەر ئاپۆ. بێگومان بۆ گەلی کورد و بۆ گەلەکەمان ژیانی ڕێبەر ئاپۆ هێڵی سوورە و هەر مەترسیەک لەسەر ژیانی ڕێبەر ئاپۆ هەبێت و هەر تێکچوونی بارودۆخێکی ڕێبەر ئاپۆ تێکچوونی تەندروستی ئەو بێگومان ئەمە بە پلەی یەک دەوڵەتی تورک دواتریش ڕێکخراوی CPT بەرپرسیارن بەرامبەر بەمە. بۆیە داوا لە گەلەکەمانەکەین، داوا لە گەلانی ئازادی خواز ئەەکەین، داوا لە تاک بە تاکی گەلی کورد ئەەکەین کە لە چالاکی نەوەستن و دەست بە چالاکی بکەن بۆ ڕەوشی ڕێبەر ئاپۆ تاوەکو لێدوان و تاوەکو هەواڵ و زانیاریمان پێگات لەسەر ڕەوشی ئەو. بێگومان ئەمەش کە وەکو دەزانین کە پارێزەرەکانی بۆ ماوەی ینی تاوەکو ئێستا بەردەوام هەفتەی دوو جار داوای بینینی ئەەکەن، بەڵام تاوەکو ئێستا چاوان پێ نەکەوتەوە. بۆیە پێویست ئەکا کە ئازادی خوازان پێویست ئەکا کە گەلەکەمان بەردەوام لە چالاکیدا بن هەتاوەکو زانیاری ورد لەسەر ژیانی ڕێبەر ئاپۆ بڵاو بێتەوە. سەبارەت بە مەسەلەی گۆشەگیری سەر ڕێبەرایەتی و تەنانەت پینانی دەستگیرکردنی ڕێبەر ئۆجەلان خۆی لە گۆشەگیرکردنی تەواوی گەلی کورد و سڕینەوەی کەیسی گەلی کووردا ئەبینێتەوە. واتە تەنها گۆشەگیرکردنی کەسایەتی ئەو نییە، بەڵکو گۆشەگیرکردنی گەلێکە. کەسێک کە لە پێناو گەل و گەلانی ناوچەکەیە بەرخودانەکە لە زیندانەوە بەرخودانەکە لە هەر کاتێکیشا کە گۆڕانکاریەک دێتە پێشکەوە دەستکەوتێک بۆ گەلانی ناوچەکە بەدەست بێ لەسەر تێکۆشانی ئاپۆیەکان یاخود شوێنکەوتانی هزری ڕێبەر ئۆجەلان بۆ ئەوەی دەستکەوتێک هەبێ کە نزیک دەبینەوە لەو دەستکەوتانە ئەو زیاتر لە زینداندا گۆشەگیر دەکرێواتە لە دەرەوە کە ئێمە وەکو کورد یاخود گەلانی ناوچەکە کە دەستکەوتێک نزیک دەبینەوە لەو دەستکەوتانە ئەوان دوژمن زیاتر ڕێبەر ئۆجەلان گۆشەگیر دەکەن. ئەمەش بەواتای ئەوەی کە ئەو گەلێکە لە زیندانایە. بۆیە ئەو گۆشەگیرکردە تەنها گۆشەگیرنی کەسایەتی ئەو نییە. لەمەدا ئەرکی گەلیش ئەوەیەکە خۆی دەرباسکە لەو گۆشەگیرکردە. ئێمە کە دەڵێن گۆشەگیرکردنی گەلێکە لەوێ دەبێت تێگەیشتنی هەبێ، خەڵک دەبێت تێگەیشتنی هەبێ بۆ ئەوە. دەبینین کە چۆن ئێستا لە هەندێک دەستکەوت نزیک بووینێتەوە و لە هەر چوار پارچەی وڵات بەرخودانێک هەیە، زیاتر دوژمن لەوێ سەرۆکە ڕێبەر ئۆجەلان گۆشەگیر دەکات بۆ ئەوەی دەنگی ئەو نەگاتە گەلەکەی، دەنگی ئەو نەگات بە شوێنکەوتوانی ئەو. بۆیە لەمەدا خەڵک دەبێ ئەو تێگەیشتنی هەبێ کە ئیتر لە دەرەوە دەبێ بەرخودانی خۆی زیادکە، دەبێ بەرامبەر بە فاشیزم بۆستێتەوە تاکو بەرخودانی گەل زیاتر بێ ئەو گۆشەگیرکردە کەم دەبێتەوە یاخود تێک دەشکێ. ئێستا گەلی ئێمە لە قۆناغێکایە کە دەست لە قورگی نراوە و لە قۆناغی خنکاندنایە. ینی تۆ لەمەدا کەسێک کە دەست لە قورگی گیر بکرێت چی دەکات؟ بۆیە هەموو هەوڵێک پێویستە بدرێت لە ئێستاە. بۆیە
بەڕای من گەل ئیتر بە هەموو شێوەیەک مافی خۆیەتی کە بەرخودان بکات. ئێمە دەبینین کە چۆن لە ڕۆژاوە خەڵک لەسەر شەقامە، لە ڕۆژهەڵات دیسانەوە لەسەر شەقامە، لە باکووریشا ئەو هەموو قوربانی و ئەو هەموو فیداکاریە هەیە. چەند هەزار کادری چالاکی ئەو حرەکەتە لە زیندانایە. لە باشووریشا پێویستە بەو شێوەیە دیسانەوە خەڵک بەرخودان بکات. دیواتە بۆشکاندنی ئەو گۆشەگیریە دەکرێت مانگرتن ڕابگەێنرێ، دەکرێت چالاکی سەر شەقام، دەکرێت مانگرتنی گشتی سەرتاسەری و داخستنی هەموو بازارەکان بۆ ڕابگەێنرێت. بۆیە ئیتر هەموو شتێک شەرعیەتی خۆی هەیە، هەموو جۆرە چالاکیەک شەرعیەتی خۆی هەیە، چونکە وەکوتم کە تۆ کەسێک لە حاڵەتی ئەوەیە بێت کە دەست لە قورگی بنرێ و نەفەسی تون بکرێ، ئیتر هەموو جۆرە شتێک شەرعیەتی خۆی هەیە بۆ ئەوەی لەو نەهامەتیە ڕزگاری بێ. و ئەو گۆشەگیریش سەرەتا وتمان گۆشەگیری گەلێکە، گۆشەگیری تەنها کەسایەتی ڕێبەرۆجەلان نییە. بۆیە هەموو شتێک لێرە شەرعیەتی خۆی هەیە، بە هەموو شێوەیە گەل دەبێ چالاکی جۆراجۆر ئەنجام دات بۆ شکاندنی ئەو گۆشەگیریە.